دروستکردنی حکوومەت کێشەیە کە یەکێتی و پارتی هەیەە یا کێشەیە کە دەسەڵاتدارێتی زودنەوەی کوردایەتی لە کوردستانە هەیەە بە کۆبوونەوە دابنیشندانە نیشن دوا بکەوێ دوانەکەوێ سەرنجام بۆ خەڵکی کوردستان ئەو واقعیەتە ڕۆشنە چونکە لە پێش دەستپێکردنی هەر ئێستا کە حکوومەت هێشتا دروست نەبووە بە زیادکردنی باجیان لەسەر خەڵک بەسەر مەسەلەی خصوصیکردنی کارەبا بەسەری خصوصیکردنی وردە هێواش هێواش خصوصیکردنی کەرتی تەندروستی دەستکردن بە گیرفانی خەڵکا زیادکردنی باج و خەراج ئایندەیەم حکوومەتە هەر درێژە پێدەری حکوومەتەکەی پێشووە بێ و دەسەڵاتی پێشووترە بێ کە لە بینی یەکێتی و پارتیە برا بە برا بەشیان کرد جا 6 بە 40 بێ یا هەر جۆرێک بێ یەکێتی برا بچووک بێت و پارتی برا گەورە بێ کە زۆر زاهیرەکە زۆرتر وایە بە تایبەت لە دوای و ئاڵوگۆڕانە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوای مەسەلەی غەزە پاشەکشەی جمهوری ئیسلامی کەوتنی ئەسەد بە هەر حاڵ مەیدان پیاکردنی ئیسرائیل و دەخالەتی دەوڵەتی تورکیا لە ناوچەکە زۆرتر ئەو کەمپەی کە پارتی سەربەو بوو زۆرتر ئەمە زۆر قودرەتی هەیە زۆرتر بە قازانجی ئەو تا ئێستا تەواو بووە بۆ یەکێتی لە وەزعێتێکی خراپترایە سەرنجام منی شۆڕ کردو هەموو ئەو بەڵێنانەی کە پێشووتر دای و ئەو هاتوو هاوارانی کە پێشووتر کردی و ئەوەی کە مدیر عام نازانم چی ئێستا لەبەردەم مدیر عامە بۆ خۆی دانیشتۆ خەریکە برابشوکی قبولەکات قسەکەمەوەیە کە هەر ژۆرێک ئەم دەسەڵاتە تەوزیعکەن بە قازانج و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نییە وەزیرێ لا ببرێ وەزیرێ بچێتە جێگەی سەرۆکی پەرلەمان بە جۆرێک بێ ئیمکاناتێکی زیاتر لە پەرلەمانە بنەوەی نوێ جێگە و ڕێگەیەکی کە بۆ لە وەزارەتەکانە لە مدیر عامەکانە یەک زەڕ نەخشی نییە لە ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکە ئەگەر کۆبوونەوەکانیان بە ئەنجام ناگە کێشەیەکە کە خۆیان هەیەە ئەوانەی کە لەسەر مێزی گفتوگۆ دانیشتون هیچ لایەکیان نوێنەرایەتی بەرژەوەندی خەڵکی کوردستان ناکەن هیچ لایەکیان کێشەیان لەگەڵ یەکتری لەسەر بەرژەوەندی خەڵکی کوردستان لەسەر کارەبا لەسەر ئاو لەسەر نان لەسەر کرێ لەسەر موچە لەسەر جوابدانە و بە خزمەت گوزاریەکان لەسەر ئەمانە کێشەیان نییە بەڵکو لەسەر تەوزیعکردنی پارویدەمی خەڵک لەسەر بەتاڵان بردننی پارویدەمی خەڵک ئەگەر کێشەیەک بیان بێت لە بەشی خۆیان ڕازی نەبنیاشتێ لەسەر ئەمە کێشەیانە بۆیە خەڵک زۆر بۆی مهم نییەم کۆبوونەوەی نەتیجەی ئەبێ نابێ ئەم حکوومەتە لە دوای هەڵبژاردن حکوومەت دروست ئەبێ نابێ چونکە نە حکوومەتێ لە ئارادایە نە هیچ شتێ نە پەرلەمانێ لە ئارادایە خەڵک گەزانە 32 ساڵ ڕابردوو دوو زۆنە یەک هەردووکیان زەرد و سەوز بە زۆری چەک بە زۆری میلیشیا بەسەر سەری خەڵکی کوردستانەوە ڕاگیراوە ئەوەی کە دروستیەکەن و پارەی بۆ سەرفەکەن فقط میکیاجێکی دەسەڵاتێکی میلیشیاییە شێوەیەکی قانونی پێبن لە هەم ڕوو بە دەرەوە هەم ڕوو بە خەڵکی کوردستان بڵێن نوێنەری خەڵشینی ئەمە خەڵک دەنگیان پێداوین بۆیە مافی ئەوەگەروایە بۆچی لەماوەی ئەم 5 مانگەیە نەیانتوانیوە تەنان ئەو حکوومەتە شکلی و کارتۆنیەش تەشکیل بدەن آخر کێشەکە ئەوەیە دروستکردنی ئەم شێوازە لە حکوومەت ینی تەوزیعکردنی ئەمەش ڕاستەوخۆ لە ژێر سایی هەلومەرجێکایە کە لە ناوچەکە هاتوۆتە پێشەوە ئەوەی کە پێشووتر باسم کرد یەکێتی سەر بە کەمپی جمهوری ئیسلامی بۆ تاوەکو ئێستا جمهوری ئیسلامی لەنێو ئەم هاوکێشەیە موقعاتی زەعیف بووە پێشووتر جمهوری ئیسلامی لە جنوبی لوبنانە دەسەڵاتیە بوو لە سووریایە دەسەڵاتیە بوو هەموو پەیکەرەکانی دەسەڵاتی لە عێراقا بەدەسەوە یانەوەی کە پێڵی هیلالی شیع هەمووی مەیدانداری ئەسلی جمهوری ئیسلامی بوو لە دوای ضربەیەکە لە غەزە و تیرۆری حەسەن نەسڕڵڵا و کەوتنی بەشار ئەسەد و وردە پاشەکشە ئێساگە مەلاحەزە بکەی زۆرتر فشاردانان لەسەر حوسیەکان کە جمهوری ئیسلامی لە یەمەنە پشتیوانیانەکە بردومانکردنی ئەوان و جارێکی کە دوای هاتنی ترەمپ ئەنجا دانانی دووبارە ئابلوقی ئابووری لەسەر جمهوری ئیسلامی و هاڕەکردنی چەند ئەوەندەی تمەنی جمهوری ئیسلامی لە بازاری جیهانیە هەمووەمانە جمهوری ئیسلامی لە حاڵەتێکی زۆر خراپە ڕاگرتووە بە معنایەک ئەو هێزانش کە پشتیان بە جمهوری ئیسلامی یان مایان ئیستراتیژیان لەسەر جمهوری ئیسلامی سیاست و دەخالەتی جمهوری ئیسلامی دانابێ طبعا لەگەڵم هەلومەرجە بەرەو ڕووە بن بۆیە گەر مەلاحەزەکەی ماوەی پێشەسە پارتی هەڕەشەی لە حکوومەتی مرکزیە کرد ئەوی ئێمە لە حکوومەت لە پرۆسی سیاسی یەینە دەرەوە کە پێشووتر بە بەرزانی ئەیون داواتان لێکەین داوای لە عامریە کرد داوای لە مالیشیە کرد دەرگای گفتوگۆ دامەخەن ئەپارانەوە لیان بە جۆرێک بەڵام ئێستا
جۆریشی کە قساکەن لەبەرەوەی جمهوری ئیسلامی نفوزی لە ناوچەکە زەعیف بووە. ئەم هەلومەرجە تازەیە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەمان دابنیشن، چونکە خۆ ئەمان یاریکەری ئەسڵی نین لە هەلومەرجی سیاسی کوردستانە، هەتا تەنانەت لە هەلومەرجی سیاسی کوردستانە یەکێتی و پارتی یاریکەری ئەسڵی نین، محکومن بە لەبەر چاوگرتن و بە تەوازنێک کە لە بینەوە هێزە ئیقلیمیانە هەیە لێوە تەماشاکەن. بۆیە ئەزمەکانی ئەوان بە نێو ئەزمەکانی خۆشیان ئەگەڕێتەوە ناتوانن حکوومەت دروستکەن و بەو شێوەیە کە خۆیان یانوێ مەندە مەیدانداری بکەن. ئەوەیە کێشەکە. لە قسەکانی پێشووتردا ئاماژەت بە بەشێک لەو پرۆپاگاندەی کاتی هەڵبژار نەکرد کە بۆ نموناگەر بێ ڕەزامەندی یەکێتی مەسول بەرزانی ناشبێتە مدیر عام و یان ئەوەی کە دەوترێ ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکانە زۆر ئەم قسانە لێ دەیرێتەوە کە پاڤڵ تاڵەبانی دەیوت دەیڕوخێنین کۆتایبە دەسەڵاتی خۆسەپێنەهێنین و هەتاوەکو دوایی لە بەرامبەر ئەم ڕەخنانەیە کە ڕوبەڕووبوونەتەوەیەک لە پەرلەمانتارەکان وتوێتی خەڵک حەقی ئەم گلەیانەی نییە، چونکە یەکێتیان نەکرد بە هێزی یەکەم، کردیانە هێزی دووەم، ئەگەر بیان کرداتە هێزی یەکەم ئەو وعد و بەڵێنانەمان بە ئەنجام ئەگەیان وەکو کۆتایی هێنان بە دەسەڵاتی خۆسەپێن. واقعیەتێک لەم قسانەیەدا نییە؟ خەڵکی بۆچی یەکێتی بکە بە هێزی یەکەم؟ یەکێتی لەوەتی لە دوای سیوێکی ئابۆ هێزی دووەمە، یەکێتی دوای لە سیوێکی ئابوو بە هێزی دووەم لە کوردستان لە نێو ئەو دەسەڵاتە میلیشیایی کە بوو. 2003 کە ڕژێمی بەعز ڕووخا یەکێتی مای لەسەر ئەوە دانا کە بە گرتنی کەرکووک و نفوس پیاکردن لە کەرکووکە بتوانێت هاوسەنگی هێزی پێش سیوێکی ئاب لەگەڵ پارتیەوە خۆی لێ بکاتەوە. بەڵام بێئاگا بوو لەوەی کە کەرکووک هەولێر نییە، هێزگەلی تری تایە، ئیسلامی سیاسی شیعی تایە، ئیسلامی سیاسی سوننەی تایە، بۆ مەسەلەی بۆ ئەمریکا و غەرب جێگەیشی تایبەتی ترە، بۆیە هەرچەنێ نفوز لەو منتیقەیە پیاکە ناتوانێت هێز لە کوردستانە هاوسەنگی هێزی سیوێکی ئاب بگەڕێنێتەوە. بۆیە جارێ جگە لەوەش کە خەڵکی زانن کە لە ئەم دەسەڵاتی کە هەیە دەسەڵاتی انتخابات نییە، دەسەڵاتێک نییە، ئەم دەسەڵاتە بە انتخابات ناتۆ تا بە انتخابات بڕوە. بە هەڵبژاردن ناتوانی تۆ هێزێک بکەی بە هێزی یەکەم و هێزێک بکە بە هێزی دووەم. بە هەڵبژاردن ناکری ئەم کارە، چونکە ئەم دەسەڵاتە لە بناغەوە بە هەڵبژاردن نهاتووە. ئەم دەسەڵاتە بە سواری دەبابەکانی ئەمریکا لە ساڵی 1990 هاتووە و تا 2003 لە نێو خەتی نۆفلای زۆنات ئەمریکا و غەرب پاراستویانن بە قازانجی دەخالەت و نفوزی سیاسی و سەربازی خوان لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ فشاردانن لەگەڵ لەسەر ئەو کاتی ڕژێمی بەعس. بۆیە ئەمانە بە انتخابات نهاتون و بە انتخابات ناڕۆن. ئەوەی کە یەکێک کورسی زیاکە کورسی کەمەکە لە نێو ئەم هاوکێشەیە بەشێکی کەم و بەشێکی زیاترە، هیچ بەرژەوەند و قازانج و بەرژەوەندێکی خەڵکی کوردستان ناگۆڕێ. دەسەڵاتێکی میلیشیاییە، کۆمەڵی دوکان و بازاریش لەم لاوەدانراوە، ناویان ناوە ئۆپۆزیسیۆنی بۆرژواییان، ئۆپۆزیسیۆن لە نێو کەوانەیەەکە کە معاشخۆری ئەم دەسەڵاتن و لەسەر ئەساسی ئەم گەندەڵیە کە یەکێتی و پارتی و ئەم دەسەڵاتی میلیشیایی هەن لەسەر ئەمە سەوز بوونەمانە. لەسەر ئەم قسەی ئاخر دەمەوێت بپرسم کە ئەڵەی کۆمەڵێک ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی و ئەوەی کە مەعاشخۆری دەسەڵاتدارانن لە نێوان ئەم هێزانەیە لە ماوەی ڕابردوودا قسە و باس هاتووە و ڕۆیشتووە، یەکتریان تۆمەتبار کردووە بەوەی کە لایەنگری دەسەڵاتن، بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ حیسێک بۆ نمونە سکرتێری حیسێک حەمی حەج مەحموود توێتی باسی کردووە کە هەر لایەنێکی ئیسلامی 150,000 دۆلارە بڕێکەکە لە دەسەڵات وەری دەگرێت و ئەم منملانێ و شەڕی لە نێوان ئەم هێزانەیە هەیە لە پای چیەوەیە و حەق لای کامیانە. ئەزانی چۆنە یەک شتێک کە هەمیشە دەسەڵاتێکی بۆرژوایی ئۆپۆزیسیۆنەکەی لە خۆیەچێ، دایکم هەمیشە قسەی چێکردەوە گە شتێک لە هین بچواییوە لەی بەدەم دایناوە. بۆیە دەسەڵاتێکی میلیشیایی، دەسەڵاتێکی دواکەوتوی کوردایەتی یەکێتی و پارتی وەختێک ئەم دەسەڵاتە میلیشیاییە ئەبینی لە 32 ساڵ 33 ساڵی ڕابردووە کەمترین وەڵامدانەوەیان بە نیاز و گوزەرانی خەڵک نەداوەتەوە و کەمترین خەسڵەتی ئینسانیەت و مۆدێرنیزمیتیانە بۆ ئەم دەسەڵاتە تەماشای ئۆپۆزیسیۆنەکەی کە لە خۆیەچێت، یعنی دەسەڵاتێکی ئاوها داوەشاو دەبێت هەر ئۆپۆزیسیۆنێکی بۆرژوایی ئاوایی هەبێت. جا مشکلەیە ئۆپۆزیسیۆنە ئەوەیە هەمیشە دائنیشن کلافەیە درۆ ئەکەن، کلافێ مافی مرۆڤ و بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەموو ئەمانەکەن، بەڵام کەسێکی وەکو حەمید حاجی مەحموود هەموو ئەم کلافە درۆیان لێکاتەوە، هەموو ئەم خوریان ڕیسە خوریان لێکاتەوە بەڕیز، چکە حەمید حاجی مەحموود ئەمە نازانێت. حەمید حاجی مەحموود خۆی زۆر بە ئاشکرا ئەڵێ من هەچ کەسێ پارەم باتێ وەریەگرم، هەچ کەسێ پارەم باتێ نەعمەڵڵا،
خوانەی بژێ بۆیە کە لەگەڵی دانیشن و تەحالف لەگەڵ یاکە لەچن لەگەڵ قاسم سولەیمانی پارەوەرەگرن یا لەگەڵ مەسعود بەرزانی پارەوەرەگرن ئەی شارنەوە ئەم ئۆپۆزیسیۆنە هەتا تەنانەت موسەنا ئەمین ئەڵێ حەقی خۆمانە ئێمە ئەم دەسەڵاتە پارەمان بات ئەگەر پارەمان نایەتێ بێ دەستکەین بە گیرفانی خەڵکە یعنی کۆمەڵێ مشەخۆرن ئەگەر پارەی خەڵک لەلای یەکێتی و پارتیە و لەوانەوە وەرینەگرین خۆمان لە خەڵکی وەرەگرین یعنی ئێمە ژیانی خۆمان ژیانی جەریدەکانمان میدیاکانمان هەموو ئۆرگانەکانمان ژیانی شخصی خۆمان ئیمکاناتێکە هەمانە هەموو ئێمانە لە خەڵکی وەرەگرین جا ئەم پارەی ئەگەر لای خەڵک بووە بێ یەکێتی و پارتی ئەگەر لای پارەی خەڵکە لای یەکێتی و پارتی بوو دەبێ یەکێتی و پارتی بمان ناتێ بە حەقی خۆمان ێزان هەتا عەلی باپیرێ و ئێمەش ئەو پارەی یەکێتی و پارتی نییە پارەی خۆمانە هیچ کەسێ باسی ئەوە ناکە ئاخر دەی ئەو هەموو خەڵکە کرێکار و زەحمەت کێش و مامۆستایانە وەختێک کارەکەن ئەی ئەمان حەقی خۆیان نییە کریان پێ بدرێ ئەی حەقی خۆیان نییە بە پێی گرانبوونی ژیان کرێکانیان بچێتە سەر ئەی ئەوە تاوان نییە کە بە دوومان و سێمان بە 90 ڕۆژ معاشیان نادەنێ یا چارەکە موچیان نەدەنێ ئەی ئەگەر تۆ حەقی خۆتە پارە بدرێ بۆ حیزبەکەت کە حەقی خۆت نییە کە هیچ حەقێکت نییە تۆ حزبێکت داناوە دەبێ بچیت بە ئیمکاناتی کە خۆتەتە بە ئەندامانی خۆتەتە بە ئابوونەکە خۆتەتە ئەگەر پێ وایە حزبێکی کۆمەڵایەتی ئەگەر پێ وایە حزبێکی ڕایال و پۆیشی کۆمەڵایەتی هەیە با و خەڵکەکە لە دەوری تۆی و ڕایال و پۆی کۆمەڵایەتی تۆیە ئەو خەڵکە با تۆ بژێنێ بۆچی حکومە دەبێت لە داهات و سەرەت و سامان و شیری دەمی مناڵی خەڵکی کوردستان موچەی مامۆسایانی خەڵکی کوردستان بۆچی بیا بە تۆ چۆن حەقی هەیە بیا بە تۆ جا هەمێ حاجی محمود کەشفێکاڵێ ئەوە وەرەگرێ ئەوە وەرەگرێ ئەوە وەرەگرێ ناڕەحەتن لەوە تا موسەنا ئەمینەی و گەورەترین غەڵەت کە کردومانە ئەوەیە تحالوفێکمان دروست کردو هەمێ حاجی محمودمان لێرە چونکە هەموو کۆبوونەوەکانیان بە ڕۆژ و بە سەعات دەنووسێ و دوایی بڵاوێک کاتەوە چێ پارەی وەرگرتووە چی کردووە هەتا ئەوانەی کە پارەیان وەرگرتووە چێ بوون بۆیە بەڕاستی وەختێک تەماشای ئەم ئۆپۆزیسیۆنەکەی ئەنجا تۆ داوەشاوی ئەم دەسەڵاتە ئابینی ناتەبایی ئەم دەسەڵاتە لەگەڵ چارەنووس و ژیان و ئایندە و خواست و ئاوات و ئارەزەکانی خەڵکی کوردستانە بینی یعنی زۆر جار بەشەر بی لەوە کات و هەنێک کەسێ تعبیر لەوە کاتەوە ئەڵێ باشە خەڵکی کوردستان یعنی بەڕاستی ئەمەنە بێمعتەبەرن ئەمەنە نەخوێنەوارن ئەمەنە مستحقن ئەمەنە داماون ئەمەنە غەیرە مۆدێرنن کۆمەڵێ شەقاوەی سەرسەری کۆمەڵێک ڕێگر زانی دز کۆمەڵی ڕێگر کۆمەڵی قاچاقچی دانیشتون لەسەرەوە بە کۆمەڵێ بەدەسەڵاتێکی میلیشیایی بە خۆیان و بە ئۆپۆزیسیۆنەوە خەریکی داهات و سەرۆت بۆ ئۆپۆزیسیۆن کۆمپانیای نییە بۆ یەکگرتووی ئیسلامی کۆمپانیای نییە بۆ کۆمەڵی ئیسلامی کۆمپانیای نییە بۆ هەمێ حاجی محمود کۆمپانیا و ئەمانەی نییە هەموو ئەمانە خەریکی بازرگانی کردو کۆمپانیا لێدان و هەموو ئەمانە خەریکن و دەمیان ناوەتە نێوم کۆمەلگەیەوە لە داهات و سەرەت و سامانی کۆمەلگا بن چ لەوەی لە یەکێتی و پارتی وەریگرن چەوەی کە بەشبەشی بازار و کۆمپانیەکانیان داگیر کردو بۆ خۆیان خەریکی قاچاقچێتی و پارە پێیاکرد ئەیکەوە خەڵکی چی ڕێگەیەکی لەبەردەمە ئەوە حاڵی حیزبە دەسەڵاتدارەکانە کە باست کرد ئەمەش ئۆپۆزیسیۆنەکە کە ئێستا لەسەری قسە و کرد خەڵکی زۆر ناڕازیە ناڕەزایەتی مامۆستایانمان بینی چۆن کەوتە بەر هێرشی هێزە چەکدارەکان ناڕەزایەتی خەڵکیمان بینی دوکاندار و کاسبکارەکان کە بۆ پشتیوانی لە مامۆستایان دوکانەکانیان داخست بەڵام هێشتا دەستکەوتێک بەدی نەهاتووە چی ڕێگێک لە بەردەمی خەڵکیە هەیە ئەم قسانی کە ئێستا لە ئەوڵەوە تاوەکو ئێستا من کردم هیچ شتێکی تازەیەکیان نییە مایک بخەرە بەردەمی خەڵک لە بازار لە زانکۆ لە خەستەخانە لە بەشبەشەکانی ژیانی خەڵک هەموو ئەمان بە 33 ساڵی ڕابردووی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بەم نەتیجەیە گەیشتون کە ئەم دەسەڵاتە ریفۆرم هەڵناگرێ ئەم دەسەڵاتە چاک ناکرێ ئەم حکوومەتە حکومەتی یەکێتی و پارتیان تەجروبە کرد حکومەتی بنکەفراوانیان تەرجمە کرد هەموو ئەمانیان لە چەند ساڵی ڕابردووە چەندین دەورە ئینتیخابات کراوە هەتا هاتووە قەڵشتی چینایەتی لە کۆمەلگای زیاتر بووە خەڵک برسێتی بووە خەڵک زۆرتر سێکتەرەکانی ژیان خصوصی کراونەتەوە خەڵک بێنان و ئاوتر بووە بێکارەباتر بووە خەڵک زەریبەی لەسەر زیاتر بووە جێفانی خاڵی تر بووە بێ خزمەتگوزاری زیاتر بووە بۆیە ئەو شێوازانش کە تۆ باسی کرد لە مانگرتن لە خۆپیشاندان لە هەموو ئەمانیان کردووە نەتیجەیەکی نەبووە بۆیە کەوایە ڕێگەکەی خەڵک ئەزانێ کە چی ناوێ بەڵام خەڵک دەبێ بزانێت چی ئەوێ وە چ ڕێگەیەک بگرێتە بەر بۆی بەدەستی بێنێ
ئەوەی کە دەبێ خەڵک بەدەستی بێنێ ئومێد بە هەڵبژاردن نییە. هەڵبژاردننی تاقی کردەوە ناگا بە نەتیجەیەک. ئەم دەسەڵاتە بە هەڵبژاردن نهاتوە تا بە هەڵبژاردن بڕوە. بۆیە ڕێگەی شۆڕشە، ڕێگەی ئەوەیە کە خەڵک پشت بنێن بە پشتی یەکەوە. ئاوات و ئارەزوی خەڵکی کوردستان لە مامۆستایان، لە قوتابیان، لە زانکۆ، لە کرێکار، لە زەحمەتکێش، لە هەر کەسێ بپرسە لە بازاڕەڵێ کاکە موچە نییە کەواتە بازار وەستاوە. کەوایە خواستەکانی خەڵکی کوردستان لە کرێکار، لە زەحمەتکێش، لە مامۆستا، لە قوتابی، لە ژنان، لە لاوان بە یەکەوە گرێی خواردووە. چارەنووسی کۆمەلگا لە دەستی هەمویانە، لە دەستی یەک بەشێکانیە. بۆیە دەبێ خەڵکی پشت بنێن بە پشت یەکەوە ڕێکخراوی سەربەخۆی خۆیان دروستکەن، هەنگاو بە هەنگاو ناڕزایەتیەکانیان بەرنە پێشەوە. سەرنجام ئەم دەسەڵاتە بە قودرەتی شۆڕژگێڕانەی خۆیان لە دەوری پلاتفۆرمێکی ڕۆشن ئەم حکومەتە بڕوخێن، دەسەڵاتە بڕوخێنن. ڕووخاندن ڕێگەی شۆڕژگێڕانەی ئەم دەسەڵاتەیە، نە تعدیلکردنی. تعدیل ناکرێ. یەک میلیشایە لە بەردەم یا وەستاوە ناهێڵێ تعدیل بکرێ. هەر ئێستا تەماشاکە باوک کوڕی کوڕ یەک بە یەک هەموو ئەمانەیە نە پێشەوە ئەنگەنە دەسەڵات. ئەڵێن پارە لە خەزیانەی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە، بەڵام بە پێی داتای وەزارەتی خارجی ئەمریکا زیاتر لە 36 ملیارد دۆلاری مەسئولینی خەڵکی مەسئولینی یەکێتی و پارتی لە دەرەوەیە، لە بانقەکانی دەرەوەیە. بە هەر حاڵ یعنی ئەم کۆمەلگەیە پڕە لە داهات و لە سەرۆت و سامان، فقط کۆمەڵێ مافیا دەستیان بەسەریا گرتووە. بۆ ئەوی کە لە دەستیان دەربێنیت و بە عادلانە بەسەر خەڵکی کوردستانە دابش بکرێ و دەسەڵاتێک بێ و وەڵام دەرەوەی پێداویستیەکانی خەڵکی کوردستان بێت، دەبێ ئەوە لەسەرەوە بڕوخێنی و ئەمە لە خوارەوە ئەکرێ، لە کۆڵان، لە زانکۆ، لە کرێکاران، لە زەحمەتکێشان، لاوان دەست بخەنە ناو دەستیەک، ڕێکخراوی جۆراوجۆری خۆیان پێک بێنن. ئەم دەسەڵاتە ئەوە نییە کە لە ڕووخانن نەیە، ئەوەی کە تاوەکوی ئێستا ماوەتەوە بەڕاستی پەرشوبڵاوی خەڵکی کوردستانە، بێ ئاسوایی خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان تاوەکوی ئێستا ئاسوەیەکی شۆڕژگێڕانەی پەیدا نەکردووە کە لە دەوری کۆبێتەوە، ئومێدی خۆی پێگرێ بە و سەرنجام لە یەک نەبەردی شۆڕژگێڕانە بە هێزێکی ڕێکخراو بۆ هەتایە و بۆ هەمیشە ئەم دەسەڵاتە لە کۆڵ خۆی بکاتەوە. وەمە ڕێگەکەیەتی هیچ ڕێگەیکی تر نییە.